كاسبكاران و دووکاندارەکانی ناو بازاڕی سلێمانی هاتوونەتە بەردەم قایمقامیەتی سلێمانی و داوا دەکەن هاوشێوەی دووکاندارەکانی دیکە ڕێگە بە ئەوانیش بدرێت دوکانەکانیان بکەنەوە بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆیان. بەشێک لەم کاسبکارانە دەڵێن داخستنی دوکانەکانیان زیانی گەورەی ئابووری پێیان گەیاندووە. داواکارین لەلایەنی پەیوەندیدار سنتەری شار بکەنەوە ئەم خەڵکە بچێتەوە سەر گوزەرانی خۆی برادری خۆم هەیە ڕەفیقە لەو ناو بازاڕایە بایی 50 وەرەقە حەشەی فڕێەوە وەڵڵی بەچێڵی لێرا بیڵێ 50 وەرەقە پەسا لە پێیای ناکاتەوە. گیان گرفت چییە تۆ ئەم عەرزە فەرموباری لێ دەرکە گرفتەکە چییە؟ ئێمە ئەشیایە هەمانە من سەلام ئەزانم خاوەنی 30 دەفتەر دۆلار هەموویاوە بە ئەشیا باشە 20 دەفتەری پێ بۆ یاوێتی بە ئەشیا ئێستا 5000 بێ نییە بۆ مەسرەفی خۆی ئەی خۆ ناچێ کاکە سیارە بفرۆشێ ناچێ خانوو بفرێشێ بۆ مەسرف لەم کاتەیە ئێ خەڵک شاری نەماوە. وەڵا کرێچیم قەسەم بەخوا ساحیبی ئەو 5000 دینارم مناڵی شیرە خۆرم هەیە دوێنە کابرای مۆیدە هاتووەتی کاکەگیان 2 ڕۆژ مۆعیدە هەیە پارەی مۆیدەکە بێ سوێن بەخوا دینارەکەم پێ نییە مناڵی نەخۆشم هەیە خۆم نەخۆشم 4 ئەمەلات کراوم ئێ باشە مەکەیەنە جواب کاکە ئەمانە لە خانوویەکی گڵام سیۆن بەخوات ماین 150,000 قەسەم بەخواست 500 دوکانم هەبوو لە سابوونکەرانە مانگی 500,000 بەس کرێکەم بووە لە ماڵیشەوە کرێچیم مانگی 200,000 برا جوانەکەم یەک دانە 32 ڕۆژی ئەمە لە ماڵەوەین ئەوڵێ پابند بن لە ڕێنمەکان لە ماڵ دانیشن باشە بەسەر چاو دانیشین ئەی بژێویەکەمان. لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێم بڕیاری داخستنی بازاڕ و شوێنە گشتیەکانیدا مانگێک زیاترە سەرجەم جموجۆڵەکانی هەوڵاتیان وەستاوە. سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کرێکارانی بیناسازی دەڵێت زیاتر لە 100,000 کرێکار و کاسبکار ژیان و گوزارانیان لە مەترسیدایە پێویستە حکومەت بەرنامە و پلانی هەبێت بۆ ژیانیان. نە سەرۆکی حکوومەت نە هیچ دام و دەستگایەک نە پەرلەمان ئەوانەی کە خۆیان کە بەرپرسیارن لە ژیان و گوزەرانی خەڵک هیچ بەرنامەیەکیان بۆمە نەخسوو لەبەرەوە ئێمە لایەنی تەندروستی تهدیدی حاڵەتی مەترسیەکە ئەمە حەق نایەن بە خۆمان بڵین حاڵەتی تەندروستیەکە لە 100% کۆتایی پێ هاتووە ئەمەیان پەیوەست نییە بە ئێمەوە مختص نین بەڵام ئێمە ئەوەندە لە سەرمانە پشتگیری بکەین و ئەگەر لە حاڵەتێکە لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی گەیشتنا و بڕوایەی کە مەترسی کەم بۆ تۆ پێویستە ڕێوشوێنی کردنەوەی بازاڕ و کارکردنی بە شێوازێک کە زیان بە تەندروستی هاوڵاتیان نەگەیەنێ. سەرەڕای مەترسیەکان و قەرەباڵخێکی زۆر ماوەی زیاتر لە 2 کاتژمێر ئەم کاسبکارانە لە بەردەم قایمقامێتی سلێمانی کردبوونەوەیان ئەنجامدا داوایان کرد وەکو چۆن بەشێک لە دوکان و شوێنەکانی دیکە لە قۆناغی یەکەمدا شوێنەکانیان کرایەوە ئیدارەی سلێمانی بڕیار لە سەرکردنەوەی بازاڕەکانیش بدات و پابەندی تەواوی ئەو ڕێنمایانەش دەبن کە بۆیان دیاری دەکرێت بەڵام قایمقامێتی سلێمانی و هیچ بەرپرسێک بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتوو هیچ وەڵامێکیان وەرنەگرت. ڕێمیار عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.